کەندە کۆخ لێت هاتمە ڕۆخ لێم بچی کۆخ ئەمە ئەو قسەیە کە هاوڵاتیان لە کاتی هەبوونی نەخۆشێک بە تایبەتی کە کۆخە ڕەشە دەگرێت لە کاتی هێنانیان بۆ سەر ئەو گۆڕا هۆی لە پشتمۆ دیارەت دەیهێنن و ئەو قسەیە دووبارە دەکەنەوە بۆ ئەوەی ئەو منداڵە و کۆخەی لێ نەمێنێت ئەمە گۆڕی پیاوچاچێکە لەسەر شەقامی سیمەتری لە نزیک منارەی چۆلی من بۆ مەبەستە دەمەوێت قسە لەگەڵ بەڕێوبەری ڕوپێوی لە شارەوانی یەک بکەم کاکەمالە گەبێت ئێرە سوپاس دەکەم ئێوە چیتان کردووە بۆ پاراستنی ئەو گۆڕە تا چەند هاوڵاتیان ئێستش سەردانی ئەو گۆڕە دەکەن پێشەشقی بەخێر بێن سەرچاو سوپاسی کەناڵی 964 دەکەین کە بە دواداچون دەکات لێ شوێنە ئەسەریەکان لە شاری هەولێر ئێرە کەندە کۆخە کەندە خۆخ دەکەوێتە گەڕەکی منارە نزیک شەقامی سیمەتری و منارەی چۆلی ئەم شوێنەی مەزارگەیە کە گۆڕی تێدایە کە دەرێن پیاچاکە چ قەدیم لەو منتیقە هەبووە واش بە ناوبانگ بووە کە خەڵک کە منداری نەخۆشی کۆخەی هەبی کۆخەڕەشەی هەبی هاتنە سەری دو نزایان کردی و دەرێن لێرە شفای دەداتن خواشتن باشە کاک کەماڵ لە ئێستادا با بڵێن چارەسەری پزیشکی زۆر بووە و لەگەڵ پێشکەوتندا چارەسەری زیاتر و باشتر هەیە تا چ ڕادێک خەڵک باوەڕی بەو جۆرە مەزارگانە ماوە ئێستاش خۆی لە پێشان بابوو باپیرانمان زۆر باوەڕیان بە مەرقەد و بە شێخ و بە سەید و مەلاوشتانە بۆ ئێستا ئەو عقیدەیە هەر مایتەوە یعنی باوەڕیان پێ لەوانەیە نەخۆشیش زۆر زادرێ ئینسان نەفسیە یعنی کە باوەڕ بە شتەکە بوو لەوانەیە چابیتن ئەوانە یعنی بە دەرمان چانە بۆ احتیمالە خۆشتەکە بزانە ڤایرۆسێک بە شتەکە بەس بە مروری زەمن چابووە بۆیان زانانی لەوانەیە باوەڕیان بە شتەکە هەبووە دیارە کوبرەی تەجروبەش هەیە دیارە شتی وا بووە قەدیمە بەڵێ کاک کەماڵ هیچ زانیاری لە بەردەستدایە و گۆڕە بە تایبەت گۆڕی چێ بووە خود گۆڕی پیا و چاکێک بووە واللهی وەکو ناو نازانم بەڵام دەزانم ئێستا ئەوە ئەم شوێنە تەرخان کراوە بەو گۆڕستانە کە سەر بە وەزارەتی ئەوقافە بوویتە وەقف مشتی حکوومەتە هی هاوڵاتی نیە لە شوێنەکەشی شوێنەی استراتیزیە یعنی لە بینی تیجاری و برێم بینایە بەڵام لەبەر ئەوەی خەڵک ئەوها باوەڕیان بەو شتە بوو لەبەر ڕێزگەتن لە شاری هەولێر ئەو شتە هەروە مایتەوە تا ئێستا باشە کاک کەماڵجان زۆر سپاس دەکەم ئەوەی جێتان لێبوو قسەی بەڕێوەبەری ڕوپێویە لە شارەوانیەک ئەو دەڵێت تا ئێستا ئەوان هاوڵاتیان سەردانی ئێرە دەکەم بۆ ئەوەی لە کاتی هەبوونی کۆخەدا بۆ ئەوەی چارەسەری پزیشکی وەربگرن لێرە مڵکەکە تایبەت نییە بە هیچ کەسێک دراوە تا وەزارەتی ئەوقاف بۆ ئەوەی هاوڵاتیان ئەگەر سەردانی ئێرە بکەن و شارەوانیش ئێرەی پاراستووە بۆی هاوڵاتیان هیچ کێشیان نەبێت لە کاتی سەردانکردنی ئێرەدا.